لە شاری هەولێر فیستیڤالێک بۆ دروستکردنی شیرنی و بەخشین بەڕێوەچوو. سوپاس بە مامۆستایەکان دەکەم و ئەوڕۆ فیستیڤالمان هەیە کە مامۆستایەکان بەمەیان گوت فیستیڤالمان هەیە و خواردن و شت و شەربەت و کێک و ئەشتانەمان هینایە و پارەکەی کە وەرمان گرت و سێڵمان کرد دەدەین بە نەخۆشخانەی نانەکەلی کە هاتوین بۆ فیستیڤالەکە بۆی شت بفرۆشین و بیبەخشین بە نەخۆشخانەی نانەکەلی بۆ نەخۆشەکان کە نەخۆشی درێژخانیان هەیە و پارەی چارەسەرکردنیان نییە بۆ چارەسەرکردنی خۆیان. فیستیڤالش پێ خواردنی کوردواری شیرینی و کێک و هەر شتێک کە لە ماڵە بتێ فرۆشی و ئەم داهاتیان پاردنێر بۆ نەخۆشخانەی نانەکەلی بۆ کەسانی توشبووی نەخۆشی ژێرپەنجە و نەخۆشی درێژخانیان هەیە ئاماجی بەتەنیا خێرکردنەوە دەتوانین بۆ داهات زیاتر فێرە مامەڵەکردن و بازایکردنی باشتر بین. مەبەست لە فیستیڤالەکەدا هاندانی خوێندکاران بوو بۆ بەخشین و داهێنان و کاری مرۆیی. لە فیستیڤالەکەدا خوێندکاران بە هەوڵ و ماندیبوونی خۆیان خواردن و شیرنی دروست دەکەن و داهاتەکەی کۆ دەکرێتەوە بۆ بەخشین بە نەخۆشانی نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر. ئێمە وەک پەیمانگای فۆڵکلۆرنەرسی نێودەوڵەتی بە هەماهەنگی لەگەڵ قوتابخانەی بازی ناحوکمی هەستین بە ئەنجامدانی ئەم فیستیڤالە بە مەبەستی ئەوەی خوێندکاران چاوکراوەتر بن پێشەنگی کار بن هەتاگەر لە دەستپێکی نوقتەیەکی زۆر بچووکیش بێت بۆ ئەوەی کە دەستی کاری خۆیان بناسن و فیستیڤالە کە وەکو قوتابیانی پەیمانگای فۆڵکلۆرنەرس تا یارمەتی نەخۆشەکانی نانەکەلی بدەین و خواردنێکی کوردواریمان حاضر کردا دۆڵمەمان حاضر کردووە تاکو پارەکەی بدەین بۆ نەخۆشانی نانەکەلی و خواردنێکی کوردواریە. سەرپەرشتیارانی فیستیڤالەکە بە ئامانجی هاندانی خوێندکاران بۆ بیرۆکەی داهێنان و بەخشین و بە بازارکردن ئەم چاڵەکیان ڕێخست بوو. شوان شێرزاد، هەولێر.